بەنای خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی وەی عەزیز و خۆشەوی شادەمەوە. خۆشەویستان تەوری ئەم جارەی بەرنامەی مایکی پێیام تایبەتە بە پرۆژەیەکی بای فەرموودا کە تێیدا بەشێک لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هەروەها چل فەرموودا بۆ منداڵان و نێوجەوانان دیاری کراوە و ئەمڕۆ تاقیکردنەوەی لەسەر دەکەن. جا من ئەمڕۆ دەچمە لای بەشێک لە بەشداربووان و لیان دەپرسم چەندێ دڵتان خۆشە کە بەشدارن لەم پرۆژەیەدا، چکان پرۆژەیە لە کاتێکدا ڕاگەیاندراوە کە پشووە و قوتابخانە نییە و هەروە منداڵان و نێوجەوانان خەریک بوونە بە لەبەرکردنی فەرموودەکان و خۆیان خەریک کردووە بە خوێندنەوەی کتێب لە کاتێکدا ئەوان دانەبراون لە کتێب. جا من ئەمڕۆ سەرنج و تێڕوانی نیوان وەردەگرم با بزانم چەندێ دڵخۆشن، چەندێ فەرموودەکانیان لەبەر کردووە. ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەر بن لەگەڵمانە بن. زامەکەم گرانە داوای دەردەکەم پێغەمبەر گیانە. چەند دڵخۆشی کە بەشداری لەم پرۆژەیەدا کردووە؟ وەڵڵی دڵخۆشم بەڕادەیەکی زۆر. زۆر باشە. بۆچی بەشداریت کرد؟ وەڵڵی بۆ ئەوەی خێرم بگاتێ لە ڕۆژی دوایی. زۆر باشە. یەک لەو فەرموودانەم پێ بڵێ کە لە لای تو زۆر سەرنجڕاکێش بوو. کام فەرموودە بوو؟ فەرموودەی یەکەم کە دەڵێتن خەیرکم من تەحلەمە القورئان وحەلەمە، یعنی باشترینتان ئەو کەسەیە کە فێری قورئان دەبێت و خەڵکیش فێر دەکات. چەند فەرموودە لەبەر کردیە؟ لە هەرچل لەبەرە؟ کە یەکێک فەرموودەکەم پێ برێک لە فەرموودەکان. خيركم من تعلم القرآن وعلمه. باشە، واتایەکەی چییە؟ در باشترین تاو کەسەی لای من پێغەمبەری خوا فەرموویەتی دەرێ باشترین تاو کەسەی لای من کە قورئان فێر بۆ خەڵکیش فێر کردووە. چۆن خۆت ئامادە کردووە؟ زۆر باش. زۆر باش. بەڵێ. پێم برێ چی یارمەتی دەدای لە ماری؟ وڵا داکەم. داکەت؟ بەڵێ. چەند فەرموودە لەبەرە؟ والله هەندێکم لەبەرە. یەکێک لەو فەرموودانەی لەبەرتە چییە پێم بڵێ؟ خێرێکم من تعالەمین القورئان واتە هەموو کەسێک باشنە و کەسێک کە قورئان فێر بۆ خەڵکیش فێر پێغەمبەر گیانە داوای دەردەکەم پێغەمبەر گیانە. چۆن بڕیارتاندا کە بەشدار بن؟ وڵای ئیدی لە تەلەڤیزۆن ڕکلام شتەکەمان دیت یەکەم جارەوە بەشدار بوو، بەس دوای مشتمە حەمچی گوتم بەمش بەشدارم باشترە. سوودی چییە ئەو پرۆژەیە؟ تەبعاً سوودی زۆرە، بەناونشانەکەشی دیارە تا زیاتر بیناسن زیاتر خۆشمان دەوێت و زۆر تەئسیری دەبی لەسەر ژیان تەبعاً ئەگەر ئیشی پێ بکەی فەرموودەکان. فەرموودەیەکم پێ بڵێ. یەکەم فەرموودە خێرکم من تعلم القورئان وعلمه. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش. ئێوە چەند یارمەتی یەکتریتان دەدا هەتاوەکو فەرموودەکان لەبەر بکەن؟ ڕۆژەکانی ئاخری زیاتر زۆر لێکمان دەپرسیەوە. لێپرسینەوەتان لەگەڵ یەکتری هەبوو؟ بەڵێ. زۆر باشە. چی وای کردبوو کە بەیەکەوە بخوێنن؟ ینی چێ یارمەتیدان یان خۆتان یارمەتی یەکتریتان دەدا؟ خێزانەکەمان لە پشتمان بوو خۆشمان زۆر یارمەتیەکمان دەدا. بابزانم چەند دڵخۆشە ئەوڕۆ کە بەشداریت کردووە؟ وڵا زۆر باش بوو الحەمدوللیلا، یعنی پرسیارەکان زۆر باش جوابدا ئاسانیش بوو. ئاسان بوو؟ وڵا زۆر. ئەتوش بە باشی خوێندبوویت؟ ئەرێ وڵا هەر کە ڕایانگەیاند قۆناغێشتم دەستم پێ کرد کڕم و دەست پێ کرد. ڕۆژانە چۆنت دەخوێن پێم بڵێ؟ هەتا ئێرە ڕۆژێک فەرموودەم دەخین دە ڕۆژم ماوە لە مراجعی دە ڕۆژێکی زۆر بەجایش مراجع کردەوە. چەندە دڵخۆشی چەند کەیف خۆش؟ وڵا زۆر چکە تانیم خوڕە و شتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر بکەم و ینی قسەکانی لەبەر بکەم زۆر دڵخۆشم. السلام علیکم. السلام علیکم ورحمة الله وبركاته. پێم بڵێ چەند دڵخۆشی چەندە کەیف خۆشی کە ئەمڕۆ بەشداریت کردووە؟ هەستێکی زۆر خۆش ینی کە بەشداریم کرد، ئەوە دووەم جارە ینی بەشداری و پرۆژانە دەکەم، هەستێکی زۆر خۆش بوو الحەمدوللیلا. باشە، هەر چل فەرموودە لەبەر بوو؟ الحەمدوللیلا بە تەواوی ڕۆژەکان زۆر ینی دەمخیند، لەو کاتی کە دەست ڕاگەیاندرا دەستم پێ کرد، ینی جاری وا هەبوو زۆرم دەخیند الحەمدوللیلا. بۆچی گرینگە فەرموودەکان لەبەر کردووە؟ فەرموودەکان زۆر گرینگە، ینی منداڵەکان بە تەواوی شارەزایی لەو شتانە وەردەگرن کە لەسەر دەمە ئێستادا پڕفیت نییە. چی یارمەتی دەدای؟ وڵا تەنها خۆم و داکم و بام زۆر یارمەتیان دام الحەمدوللیلا. فەرموودەکەم پێ بڵێ کە لەبەرت کردووە؟ رضا الله في رضا الوالدين وسخط الله في سخط الوالدين، واتا رضامندی خوا لە رضامندی دایک و باوکدا و تووڕەبوونی خوا لە تووڕەبوونی دایک و باوکدا. بابزانم تەمەن چەندە بەشداریت لەم پێشبڕکێدا کردووە؟ تەمەنم 10 ساڵە. 10 ساڵی. فەرموودەکانت چەند لەبەرە؟ هەمووی لەبەرە؟
چەند دڵت خۆشە زۆر زۆر دڵخۆشە بەڵێ چۆن توانین فەرمودەکان هەموو لە بەرکەی وەڵا پلکم و دوو پلکم زۆر یارمەتیمیاندا دەستیان خۆش بێ هەتاکو و هەموویم لەبەر کرد باشە چۆن یارمەتیان دەدا یارمەتیەکانیان چۆن بوو زۆر هەوڵیان لەگەڵمدا فەرمودەکانیان پێدەگوتی بەڵێ بەزانم فەرمودەکان کو جواب داوە چۆن بووی باش بەرحەمدلله باش بووی بەڵێ هەرچی فەرمودە لەبەر بوو بەڵێ چۆن توانین هەرچی فەرمودە لەبەر بکەی بە یارمەتی داکم نەکە بابووە دایک و باوکت یارمەتیان دەدای بەڵێ ڕۆژانە فەرمودەکان لەبەر دەکرد بەڵێ لەکیەوە خەریکی فەرمودەکان لەبەر دەکەی مانگێک مابوو ئەوە کتابەکەم وەرگرت ئیجارە بەرەن دەکرد ئافرین یەک لەو فەرمودانم پێ بڵێ کە لەبەرت کردووە اللهم عيني على ذكرك وشكرك وحسن عبادتك واتا خوا يارمتيم درسته ذكر ياد كردن وسپاس گزار كردن تو باش پرستنت باشە چیت هەیە بۆ دایک و باوکت چیان پێ دەڵێ زۆر سپاسیان دەکەم چەندەم جارە بەشداری لەو پێشبڕکەیانەدا دەکەی یەکەم جارە یەکەم جارە کەواتە زۆر دڵت خۆشە بەڵێ چۆن خۆت ئامادە کرد بوو چێ یارمەتی دەدای لە ماڵەوە داکم دایکت یارمەتی دایکت چۆن بوو بۆ تۆ ینی پرسیاری بۆ دادەنای یان پرسیارەکانی بۆ نمونە فەرمودەکانی بۆ دەخوێندیەوە چۆن بوو ناوەڵە بەس پشگیری دەکردم زۆر هانی دەدام زۆر باشە ئەگەر سەتت هێنا دەزانی دیارەکان چیە بەڵێ دیارەکان چین بزانم ئەو یەکەم 4,000 دلارە ئەگەر ئەتوو ئەو 4,000 دلارە لە بۆ دەرچوو چی لێ دەکەی وەڵاهی دەدەمە داکم بۆ دەیدی دەداکرد لۆ باشترە لۆی باشترە هیچی لێ نابەخشی با چەندی لێ دەبەخشی وەڵاهی نازانم جارێ وەڵایی لە مێژە دەماخین خۆمان زۆر باش ئامادە کردووە لەو ئیمتحانە ئینشاڵە دەرەجەیەکی باشش دێنی بەتەنێ دەتخیندیان لەگەر هاوڕێکانت لەگە خزمەکانت وەڵایی هەر بە تەنها دەم خوێن بەڵام دایکوانیشم زۆر یارمەتیان داوم لە خوێندی داکوا یارمەتی دەدای بەڵێ کو یارمەتیان دەدای چۆن ینی بڵێن لە ژوورێک بۆ خۆت بخوێنی باوکشم عەرەبیەکەی باشە باش دێڵم دێ بڵێم خوا حافی وای لام خۆشیە چەند خۆشی چەندە کەیف خۆشی کامڕۆ بەشداریت کردووە یعنی بەسی ناتوانم هەستۆ بکەم چونکە ینی ئیسلامەک و گوڵێک لە ناو ناخمدا بوو زۆر دڵخۆشم کە بەشداریم کردووە و هەستەکەم زۆر بەرزە ئەوەندە دڵخۆشی ناتوانین دەری ببڕی ئارە زۆر دڵخۆشم چەندەم جارە بەشداری دەکەی وڵی ئەو یەکەم جارم بۆ یەکەم جارم بۆ باشە چێ گوتی بەشداری بکە چی هانی دای وڵێ جمعەیەک بوو باوکم لە مزگەوت هاتەوە وەرەقی بەهای فەرمودەی پێبوو چکەم دەیزانی حەزم لە ناو کاری بواری ئاین و شتی وایە وتی ها ئارین ئەوە بوو چوو بزانم خۆت بەشداری دەکەی هەر ئەو کاتیش تەلەفۆنم کرد هەستێکی زۆر خۆش بوو توانی دەرچل فەرمودە لەبەر بکەی ئەلحەمدوللیلا پرسیارەکان چۆن بوون ینی بەجددی تەسەڕ نەدەکە زۆر ئاسان بوو هەتا پێشەوەشی بێم ترسێک ناو دڵمدا هەبوو بەس بەجددی زۆر ئاسان بوو سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام چۆنێ باش ئەتوو ناوت چییە عومەر کاک عومەر ئەدێت و مستەفا کاک مستەفا ئێوە چی یەکترین برا برانە بەڵێ چۆن بوو بەشداریتان کرد وەڵا ئەوە حەزمان لێ بوو زۆر باشە پێم بڵێ کاکە عومەر چەند دڵخۆشی کە بەشداریت کردووە زۆر باشە چەند فەرمودەت لەبەر بوو هەرچی ئەی کاک مستەفا تۆ من ئەمنیش هەرچی لەبەر بوو زۆر باشە لە ماڵەوە تاقیکردنەوەتان بە یەکتری دەکرد تاقیکردنەوەتان دەکرد زۆر باشە فەرمودەکەم پێ بڵێ خيركم من تعلم القرآن وعلمه زۆر باشە تۆش فەرمودەیەکی دیکەم پێ بڵێ والله بس أؤمن بخيركم القرآن بە کوردیەکەی مانای چییە واتا هەر کەسێ قورآن فێر دەبێ یەکێک تر فێر دەکا باشترین ناو کەسێک کە قورآن فێر بوو خەڵکیش فێر دەکات ناوت چییە و تەمەنت چەندە سۆما ناوت سۆمایە بەڵێ سۆما خان تەمەنت چەندە 12 ئەمڕۆ چەند دڵخۆش بووی کە بەشداریت لەم پێشبڕکێدا کرد ئەوەندە دڵخۆش بووم کە ناتوانم باسی بکەم ئەوەندە دڵخۆشی بەڵێ یعنی زۆر دڵخۆشی هەر زۆر هەر زۆر باشە چی وای کردووە کە دڵخۆش بی بەهای فەرمودا چەند فەرمودە لەبەر کردبوو چل حەدیث
بەڵێ یەکێک لەو چلەم پێ برێ. رحم الله من سمع حديثا فبلغ كما سمعني واتا رحمتي خوالو كسبك فير القرآن دبي وخلقش فير دكات زۆر باشە. چێ یارمەتی دەدای ئاوا فەرموودەکان لە بەرکەی ئاوا بزانی؟ بلكم پلکێت؟ بەڵێ چی پێ دەرێ لێرەوە چی پێ دەڵێ؟ زۆر مخۆش دەوێ زۆر خۆش دێ؟ بەڵێ دەستخۆشی لێ دەکەی؟ بەڵێ باشە حەز دەکەی پارە لە بۆ دەربچی یان بچی عومڕەی؟ بچمە عمڕەی حەز دەکەی بچی عومڕەی؟ بەڵێ بۆ حەز دەکەی بچی عومڕەی؟ چکە دەمێ خوای گەر هەموو گوناحەکانم خۆش بێ. باشە دوعای لۆ چێ دەکەی لێ؟ لێن دەردوحا بۆ کە سکارەکانی خۆم دەکەم. هەستێکی زۆر خۆشم هەیە کە لە بواری ژیانی پێغەمبەر شاد بووینەوە. هیوادارم هەموو منداڵێک و هەموو نەوجوانێک بتوانێت یعنی خۆی فێرکات و بەشداری ئەم پرۆژانە بکە. زۆر باشە. سوودی چی بوو بۆ تو؟ سوودێکی زۆری هەبوو، هەم توانیم فەرمودەکانی پێغەمبەر لە بەرکەم و هەم ژیانی پێغەمبەر فێر بووم لێ. یەک فەرمودەم پێ بڵێ کە لەبەرت کردووە. پیغمبر صلی الله علیه وسلم فرمیتی لا یؤمن احدکم حتى اكون احب الیه من والدی و ولدی و الناس اجمعین. واتا هیچ یک لیو ایمان تانی هتا او کاتی منی لبا و کدایک و مندالکان هم خلق خوشترین. مالك من باري حزان درون فرلازان زامكم قرانا حاڵم لەبەرەوەی ژمارەیەکی بێشمار لە مناڵان لە نەوجوانان بەشدارم لە پرۆژەی بای فەرموودا و هیواداریشمە پرۆژەیە کۆتا پرۆژە نەبێ وەکو پرۆژەی بای فەرموودە و هاوشێوانی پرۆژەی بای فەرموودا و سپاس بۆخوا کە پرۆژەکە بە حەماسەوە ئەنجام درا لەلایەن منداڵانەوە. طبعاً ئەوەی بەهای فەرموودەشکردی ئەتوانین بڵێن یەکجار مەزن بوو لەبەرەوەی توانی مناڵ نەوجەوان لە نێو ئەم جەنجاڵی سۆشیال میدیا کە بەداخۆ لە سەدەیە کاژن کە سۆشیال میدیا زاڵە بەسەر کەسایەتیمان بەسەر دەروونمان بەسەر بیرکردنەوەمان شێوازی ژیانکردنمانەوە. بۆیە گرینگە تۆ مناڵ لە نێو ئەم جەنجاڵی سۆشیال میدیا کە بەردەوام خەریکی گەنگەشەکردنە لەگەڵیا دەربێنیت و بیخەیتە خزمەتی خۆشەویست، بیخەیتە خزمەت ژیانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ. و طبعاً ئەوەی پرۆژەی بای فەرموودەکردی کە وەک باسم کرد گرنگ بوو، بەڵام باشداریکردنی منداڵانیش لەلایەن دایک و باوکانە وەک ئەوەی کە هاوینێ وەکو دەرفەتێ وەکو هەلێ وەکو هەلێبی قۆزنەوە بۆی مناڵان یانتیان ناونوسکان لە پرۆژەی بای فەرموودە و هاوشێوانی پرۆژەی بای فەرموودە. بە گرنگی دەزانی دایک و باوکان منداڵی خۆیان زیاتر بنێنە ناو ئەو پرۆژانە؟ طبعاً زۆر گرینگە و لە هەمووشی گرنگتر بەردەوامی بۆ پرۆژەی بای فەرموودە، چونکە ئێمە هەتا پێویستمان بەڕێبازی خۆشەویستە شتێک نییە بەناوی لە ناوچوون، شتێک نییە بەناوی ئەوەی بەسەرەتێ، چونکە من نزیکەی 1444 ساڵ تێبەڵێ تێپەڕێ لە غیابی خۆی هێشتا پەیامەکەی زیندووە، هێشتا وەک گەبینین ژمارێکی زۆر لە مناڵان کە توانین بڵێن بەبێ شومار بەشداریان کردو لە تاقیکردنەوە. پرسیارەکان چۆن داوە؟ الحەمدوللا ئینشاءڵڵا و پشتیوانی خوا سەڵدێنن. چه هەستەکەت هەبوو لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکان؟ واستمە کرد کە خەریکم پەیامی ڕەسوڵ الله گەێنمە، واستمە کرد کە خەریکم دووبارە پەیامەکانی ڕەسوڵ الله زیندووەکەمەوە. زۆر باشە. چۆن توانیت ئەو چل فەرموودەی ئاوا لەبەر بکەی؟ یعنی چی هاوکارت بوو، چی یارمەتی دەرت بوو؟ طبعاً لە لەبەرکردنی هەر فەرموودەیەکە وا هەستمە کرد کە لەگەڵ پێغەمبەری خوا گفتوگۆەکەم. طبعاً ئەمە یارمەتیدەرێکی باشم بوو بۆ ئەوی بتوانم فەرموودەکان بەڕێکوپێکی لەبەر بکەم. لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە بەکردار لە ژیانی ڕۆژانەمە لە هەر سووتێکی ژیانمە بەکردەوەکانی ئەو ڕەفتارەکانی ئەو وتەکانی ئەو بڕازێنمەوە. چۆن هەستت بۆ خۆ دروست کرد و کە دەڵێ کات هەستم دەکرد پێغەمبەری خوا سەلەم لە لامە؟ طبعاً پێغەمبەری خوا وەک دەزانین کۆمەڵێک ناخۆشی کۆمەڵێک ناڕەحەتی بینیوە تا ئەوەی پەیامەکە بە ئێمە بگەێنێ و وەک ئەبینین کۆمەڵێک ئومەت لە دوای خۆی جێهێشتووە کە بە ئومەتی محەممەد دەناسرێن سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ. طبعاً هەموو ئەم کۆبوونەوانەشی پرۆژەی بای فەرموودە و هاوشێوانی پرۆژەی بای فەرموودە ئەتوانین هۆکارەکەی بگەڕێنەوە بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا زۆر ماندوو بووە، ڕەنجی زۆر کێشاوە، زۆر هەوڵی داوە بۆ ئەوەی پەیامەکەی بگەێنێ و پەیامەکەی زیندوو بمێنێتەوە. طبعاً خۆشەویستیشم بۆ پێغەمبەری خوا لەوە هەڵدەقوڵێ کە پێغەمبەری خوا ئەو هەموو ماندووبوونە و ڕەنج و ئازارێ بۆی پەیامەکەی زیندوو بمێنێت و بە ئێمەی بگەێنێ. طبعاً چۆن هەست خۆش نابێت کە پەیامی کەسێکە خوێنیتەوە کە تا هەتا پەیامەکەی زیندوو ئەمێنێ، کە تا هەتا وەکو ڕێباز و خۆشەویستی تۆ ئەمێنێ، نەکمل بەڵکو هەموو مسلمانان خۆشەویستیان بۆیە بێت و طبعاً دڵنیاشم لەوەی کە بەشداری تاقیکردنەوەکانەکەن. السلام علیکم. علیکم السلام. چۆنی؟ باشم. دەبینم زۆر دڵخۆش دیاری. الحەمدوللا زۆر ینی ئەم پرۆژێ زۆر باشە لە بۆ خەڵکی، ینی خەڵک فێرە ڕەوشتەکان دەبن، فێرە فەرموودەکانی پێغەمبەرمان دەبین صلی الله علیه وسلم. چی وا کردو ئاوا زۆر دڵت خۆش بی؟ کاتێک هاتم زۆر دڵشلەزان، ینی
دەمت ئەم دەرناچم مسکاتێک گوچی وەڵامەکان ماتە پێش زۆر دڵخۆش بووم گوتم ئەم دەردەچم لەما ئینشاءڵڵا کەواتە پرسیارەکان ئاسان بوو بەڵێ ئاسام زۆر زۆر ئاسان بوو بەڵێ باشە پێم بڵێ چی یارمەتی دەدای یەکەم جار خوشکەکەم دوات بەخۆم ینی بەخۆم دەدا بەڵێ زۆر باشە هەرچی لە فەرمودە لەبەر کردبوو هەمویانم ینی بەبێ ڕاوەستانوانە هەموو نووسی ینی بەبێ ڕاوەستان هەموویەکەم و کوڕیت هەموو لەبەر بەڵێ هەموو زۆر باشە فەرمودەکەم پێ بڵێ من صلى واحدة صلى الله عليه عشرا واتا کەسێک سەڵاتم لەسەر لێ بدات خوای گەورە دەهێندا پاداشتی دەداتەوە باش ئەم پرسیارێک لێ دەکەم حەز دەکەی پارەت لە بۆ دەربچی یان حەز دەکەی بچی عومڕەی حەز دەکەم بچمە عومڕەی بچم لەو شوێنەی کە پێغەمبەر سەری پێدادا و ماچی کردووە من حەزم دەکەم لێندە سرم پێدادا ماچی بکەم یعنی حەز دەکەی بچی عومڕەی بەڵێ زۆر حەز دەکەی زۆر زۆریش چەند جارێک بابم چوو گوتم بابە و جارە ناوی داکەم بەی دەبی ئەم بێ ئەو جداکەم ببەی ئەوەندە حەز دەکەی بەڵێ زۆرش حەز دەکەم دوعات کردیە بچێوێندەر هەموو ڕۆژان لەو کاتانەی کە یەکێکمان نەخۆش دەبووین یانش بخۆم نەخۆش بووم هەر دام لە خوای دەکرد کە بچمە عومڕەی وای لە ڕەحمە لەبین ماڵەکە من بەئاری حەزرا دەروون کەسوکاری خوێندکار چەندێک دڵخۆشی کامڕۆ دەبینی قوتابیەکەتان بەشداری کردووە لە پێشبڕچەیە کە تایبەتە بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سلام نەخوا بەخێر بێن والله ئەوڕۆ ڕۆژەکی زۆر خۆشە هەر ئینسان کاتێک ئەو مووقیفە دەبینێ هەز بە لەرزە دەکا من کوڕەکەم بەژاری کردووە سپاس بەخوای گەورە ئینشاءڵڵا گشتی سەرکەوتوو دەبن هیواداریشم دەستی ئەو کەسەش خۆش بێ ئەو ماوەسایەک بەڕاستی پسارەکانە جێگای خۆی داناوە هەم کە بتوانن لە ژیانی ڕۆژانەیدا بسوڕێتەوە کە بتوانێت هەڵسوکەوت و مامەڵەی پێ بکە هەمیش فێریش دەبن هەمیش بەڕاستی کە بتوانێت ڕێزانی کەسی دەوروبەری خۆی بگرێت بەڕاستی دەستیان خۆش بێ بەڕاستی هەنی وسف ناکری بەڕاستی یاڕە دیمانەکە چەند ڕاکێشە چەند دڵت خۆش دەکات زۆر شتیوان نییە زۆر بەڕاستی نازکرێت قوربانی بمیا ڕەسوولڵڵا هەستا هەست دەکەم کە دەیبینی بە چاوەکانی خۆی دەبینیت دڵنیام دەیبینیتنەوە ڕۆژە هەموو شار و شارچەکان بەشداریان کردووە سپاس بۆ خوای گەورە الحەمدولیلا سپاس چەندێک بەگرنگ دەزانین دایک و باوکان زیاتر منداڵەکانیان هابدان بۆ ئەوەی زۆرتر و زیاتر بەشداری بکەن لەم پێشبڕکەیانە زۆر مهمە زۆر ئەساسە دایک و باوک بەڕاستی دایک و باوک بناغەیە لە بۆ ئەولادی ئەمنۆن دەدەڵێم بەس دایک و باوک کەس ناتوانێت چی یارمەتی دەدەی وەڵا هەر بەخۆم لە مارێک کەس یارمەتی نەدەدەی هەندە زار داکم هەرچی فەرمودەکە لەبەرە ناوەڵە زۆر بەیان زۆر بیان نا کام فەرمودە لەبەرە وەڵا خێرکم تعلم یعنی باشترین کەسەوەیە کە قورئان فێر بۆ و خەرج فێر بەرجانە هەیدەوەی دەردەکەم وەلا مەدینە وەلا حوجرەکە والله بەشداری کردووە لە ئەربعین نەوەوی لە ژیانی پێغەمبەر وسلم زۆر دڵخۆش بکە و عالەمە ئیسلامی هاتووە و ینی بەڕاستی بەلای تۆ چەند سەرنجڕاکێش زۆر بەڕاستی بێکجار ڕەکێشە بەڕاستی دڵم هات نەمزای بەڕاستی وا بنەوەی ینی وات سەوم نەکەوە بنەوەی بێ و عەلە خەڵکەوە تا مەزروی ئەربعین نەوەوی بی یان ژیانی پێغەمبەری صلی الله علیه وسلم بی بەڕاستی ینی دڵخۆشیە زۆر دڵخۆشە یەکجار وەزانم لە بەهەش دێما زۆر سپاسم دەکەم لە ینی زاری داهات و منداڵەکەت باشتر و زۆرتر هەان دەدەی کە بێ بەشداری بکە هەر بەخۆم پێم خۆش بوو هەر لەبەری بکە وەکو ئەربعین نەوەوی ژیانی پێغەمبەر ئەو مشارەکەی بازم پێم خۆش بەڕاستی زۆر باشە چۆن یارمەتی دەدات چۆن هاوکاری دەکرد والله ئەم تقریبا لەوەتی ئەو کرا ئەو ئیعلانی ئەو شتێک کرایە هەڵم گەدات نزیک 2 مانگ دەبی ئەوە لەگەریم بخۆم ڕۆژانەی پێم دەگۆتویان یارمەتیم دەدا لۆر بەکردنی و تەشجیعم دەکرد لەوەی کە زیاتر خۆیمان دی بکە ئەو پرۆژەیە گرینگە مهمە زۆر بەڕاستی میمە و بەڕاستی من سپاسی ئەو دەستگای دەکەم کە شەیدانە بەڕاستی ئەو منداڵانە بەڕاستی ئەو حەدیسە ئەربعین نەوەوی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێ بۆ جارێکی تر لۆ منداڵی ئەو جیلی ئێستا کە زۆر کەسا لە شتێک بێ ئاگا بوو یعنی تو دەرەی داک و بابەکان بامدار خۆیان بنێرن زیاتر هەوڵ دەم بیان هێدن
هاتسندي هيا بنادر سمداري سواري سي هي بنيري او جنة بيغمبر صلى الله عليه وسلم ليادنا كمزان كبيغمبر كان هبوا ك نزاد دبي ميل لو قيامته چەند منداڵ بەشدارە؟ دوو منداڵ. بەڵێ باشە تۆ چۆن یارمەتی دەدان چۆن هاوکاریان بووی؟ والله زۆر هەر یارمەتیان بوو بەڵێ بابزانم کو خۆت ئامادە کردی ئەوڕۆ. والله باش الحمد لله باش خۆم ئامادە کردی و کتابەکەم هەموو لەبەر کردی الحمد لله. هەموو لەبەرە؟ بەڵێ. کوتانیت هەمووی لەبەرکەی؟ والله ئەخە زوو بەشداریم کرد لێیان ڕۆژانە فەرمودەم لەبەر دەکرد و پێ ڕاگەشتم الحمد لله. یعنی هەموو ڕۆژی دەتخین؟ بەڵێ. باش لە هەموو ڕۆژی دەتخین؟ دەمویست پێ ڕابگەم و هەرچی فەرمودەی خۆشەویست صلی الله عليه وسلم لەبەر بکەم و خۆم ئامادە بکەم ئینشاءالله. کەواتە ئێستا فەرمودەکمان پێ بدەیت کە بەلای تۆ زۆر سەرنجڕاکێش بوو کام فەرمودە بوو؟ پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێ رضا الله في رضا الوالدين وسخط الله في سخط الوالدين واتە ڕزامەندی خوا لە ڕزامەندی دایک و باوکدایە و تووڕەبوونی خواشە تووڕەبوونی دایک و باوکدایە بۆیە بڕیارم ینی دایک و باوکم خۆم ڕازی بکەم ئینشاءالله بۆی خوای گەورەش لێم ڕازی بی. ئافرین یعنی ئەو فەرمودەیە کاریگەری لەسەر تو هەبوو؟ الحەمدولله والله کاریگەری لەسەرم فەرمودەکان بەگشتی هەمویان کاریگەریم لەسەرم هەبوو الحەمدولله. تەمەنت چەندە کە بەشداری لەو پرۆژەیدا کردیان؟ تەمەنم 13 ساڵە. بەڵێ. باشە چۆن بەشداریت کرد؟ والله هەروە حەزم نێبوو. باشە چی یارمەتی دەدای؟ والله تەنیا خۆم. بەڵێ. لە کێوە خەریکی فەرمودەکان لەبەر دەکەی؟ والله نزیکی مانگێک دەبێت. بەڵێ. چەند فەرمودە لەبەرە؟ والله نازانم بەتەواتی هەر چەند مدينة بكم عرزي جشر نام ڕۆژینە تەمەنم 9 ساڵە. ڕۆژین خان تەمەند درێژبی کۆ بەشداریت کردی ئەوڕۆ؟ وڵا حەزم لێبوو کە ویان گۆ حەزم توێ بەشداریم کرد. ئافرین چ فەرمودەکرد لەبەر کردیە؟ وڵا هەرچی لەم لەبەر کردیان. هەرچ فەرمودە لەبەرە؟ کوتانی هەرچی لەبەرکەی؟ وڵاتانی زۆرم هەوڵدا. زۆرت هەوڵدا؟ ئافرین بە ڕۆژ دەتخین بە شەو دەتخین؟ وڵا بە ڕۆژ و بە شەویش دەمخین. ئافرین چی یارمەتی دەدای؟ داک و بابم. داک و بابت؟ بەڵێ. چ بە داک و بابت دەرەی لێرە؟ دەستخۆشیانی دەکەی؟ بەڵێ. ئەوان زۆر یارمەتیان دای؟ بەڵێ. باشە حەز دەکەی دیارێکە بۆ تو دەرچی؟ بەڵێ. چەند دەدێ داک و بابت؟ وڵا هەر چەند بیتن. هەمیان دەدێ؟ نا وڵا دەکیلۆ خۆشم دێلمەوە. ئافرین چی یارمەتی دەدای لە ماڵەوە چی هاوکارت بوو؟ باپیرم. بەڵێ. زۆر باشە. چۆن یارمەتی دەدای چۆن هاوکارت بوو؟ لێی دەخینمەوە. بەڵێ. زۆر باشە. خۆتی تاقیکردنەوەت بە خۆت کردو یان کەسێک تاقیکردنەوەی پێ کردووی؟ بەڵێ. چەند جار؟ خوشکم تاقیکردنەوەی پێکردم. تاقیکردنەوەکە چۆن بووی؟ باش بوو. بەڵێ. بابزانم تۆ دایک و باوکی قوتابی چۆن یارمەتی قوتابیەکە دەدا تاوەکو لەم پرۆژەیە بەشداری بکات؟ بەخوای سەرەتا کە ئەمە برابۆ لە فەیسبوک سوالە ئەمە پەیوەندیمان پێوەکردن بۆ دەستگای کەەوە بوو کتابمان بۆ کڕین و نامان نووسین و ئێستا کەش هاتینەوە بەشدار دەکەین. تۆ چۆن یارمەتی دەدا چۆن هاوکاری بووی؟ وڵا زۆر هاوکاریان بوو بەردەوام پێم دەگوتن بخینن پشگیرم دەکردن و ئیمتحانم پێ دەکردن کە تەواویان دەکرد دەمگویەڵا دەست پێ بکەن ئیمتحانتان دەست پێ دەکەم. یعنی بە خۆشت تاقیکردنەوەت پێ دەکردن؟ بە خۆشم تاقیکردنەوە پێ دەکردن. خۆم خێستە قاپی هەمن و هەمانێ وەک زالیل داخی دەستم لە خۆشی ئەو تەڵەبەرانە ڕەبی خوایە داک و بابیان تەمەند درێژکەین ئەمری ئەمدارانجوی داک و بابشان درێژ بکە کە ئەو ئەمدارانە فێرە قورئان کردێ زۆر زۆر درم پێ خۆشە. یعنی ئەو ڕۆت زۆر دێت خۆش؟ ئەرێ وەڵڵا ئەرێ هاتمێرانە هیچ ئاگام لە خۆنێ لە خۆشیان زۆر زۆر درم خۆشە. ئەو دیمەنانە وای کردێ کە درت خۆش بی؟ ڕەبی خوایە ئەو دینەمان سەرکەوتوو بی ڕەبی ئەو زیدی ئەو قورئانەیە قورئان بیسووتێنی بیکوژی خوایە ئەو زیدی ئەو دینەی مەیە. پێم لێ لۆ هادرت پڕ بووە. ئەم زۆر یعنی لەو تۆ قورئانی هەستانی ئەم زۆر تێکچیمە ئەو قورئانی کە لەستی بخۆم لەوێ دەستجام هاتمە لە خەفەتان. خەفەتان هات؟ ئەم لەوێ بامە ئەو شوتم ئەو زار پۆلیسەکەم دەکوژ بە بەردانش بادەم کوژەکە ساحم پێ نەبا ئەوجا ئەو کڕم کوژ باە زۆر لە درم بوویتە قورئانی وێ بیسووتێنی. ئەوە چەند دری خۆش کردی چەند وای کرد کە درت خۆش؟ زۆر زۆر یعنی هیچ ئاگام لە خۆنەوەدا
زۆر باوتیوا سوودی هەیە لە بۆ منداران لە بۆ گەنجان زۆر ئەدیکو ئەو مندارە جوانانە ئەو دینە جوانەی ئەوە پەرستنە ئێستاوە جان چەند شتێکی پیرۆز و گەورەیە چیان پێ دەرێوانەی کە سەرپەرشتیان پرۆژێ دەکەن وڵا بە قوربانی هەمویان دەبم دەست خۆشیان لێ دەکەم قوربانیان دەبم قوربانی داکو بابە کەس دەبم کە ئەو مندارانەی کە فێرە قورئانە کردیان کەستی ناو لەگە خۆت نا بەخوام کەسم لێرە نییە ساتی تەماشای دیمەنەکەی بەس منداری برایەکانم زۆر لە قورئانی زیرەکەم برامەیەکە مەلایە بەخۆمان مەلامان زۆر لەخوا دیندارمان زۆرە بەرەکەت بخاتە تەمەنتانە بە قوربانتان ئەنگشت تەمەنتان درێژ بیخوایە نازە و سەرکەوتو بن ئەو دینەمان بە سەرکەوی خوایە بابزانم تەمەنت چەندە و چۆنە بەشداریت کردووە من تەمەنم 10 ساڵە 10 ساڵی هەرچی فەرمودە لەبەرە وەڵا هێنێکم لەبەرە باشە چ فەرمودەک لەبەرە یەک لەو فەرمودانە پێ بڵێ کە لەبەرت کردووە وەڵی ئێستا زۆر قەلەقم بۆیە باشە فەرمودەی یەکەم دەڵێ خەیرکم من تعلم القورآن وعلمه مانای چییە دەڵێ باشترینتان ئەو کەسەیە باشترینتان ئەو کەسێ فێری قورئان بۆ فێری قورئان بۆ خەڵکیش فێر دەکات بابزانم پرسیارەکان کوو بوو کوت جواب داوە وڵا زۆر خۆش زۆر باش بوو بەڵێ پرسیارەکان ئاسان بوو بەڵێ زۆر خۆش لەگەڵ چێ بەشداریت کرد لەگەڵ چێ هاتی وەڵا بەتەنی بەتەنیا چەندەم جارە بەشداری لەم پێشەکانە دەکەیت یەکەم جار یەکەم جار بەشداری دەکەیت بەڵێ هەرچی فەرمودە لەبەر بوو بەڵێ یەک لەو فەرمودانەم پێ بڵێ کە لەبەرت کردیان كلمتان خفيفتان على الإنسان ثقيلتان في الميزان إلى الرحماء وسبحان الله وبحمده سبحان الله ولا مدينة ولا حجرك طال مينا يا رسول الله يا شاي مدينة هوي عاشقا لي مشينا تەمەن 11 ساڵە بەشداریم کردووە باشە چەند دڵخۆشی چەندە کەیف خۆشی کە بەشداریت کردووە وڵا زۆر دڵخۆشم زۆر باشە بۆچی بەشداریت کرد چ سوودێک لێ بینی وڵا زۆرم سوود لێبینی ژیان نامەی پێغەمبەرم خوێندەوە کە فێر بووم پێغەمبەر چی کردووە دەبی لاسایی بکەینەوە فەرمودەکان ئاسان بوو لەبەرکردنی زۆر زۆر ئاسان بوو چەند فەرمودە لەبەرکردیان وڵا هەرچ لەگەڵ ژیان نامەی پێغەمبەری زۆر باشە چۆن توانیت هەرچلەکەی لەبەر بکەیت وڵا ئاسان بخۆش یعنی ڕۆژانە دەتخین بەڵێ ناوم زەینەبە خات و زەینەب تەمەنت چەندە 10 ساڵ چەند فەرمودە لەبەرە چل هەرچل فەرمودە لەبەرە بەڵێ کوتانی هەرچی لەبەرکەی وڵای ڕۆژانە دەتخین بەڵێ چی یارمەتی دەدای لە مارێ دایک و باوکم یەک لەو فەرمودانە پێ برێ کە بەلای تو زۆر سەرنجڕاکێش بوو کام فەرمودە زۆر باش لەبەرە رضا الله في رضا الوالدين وسخط الله في سخط الوالدين مانای چییە بە کوردیەکەی ڕەزامەندی خوا لە ڕەزامەندی دایک و باوکدا تووڕەبوونی خوا لە تووڕەبوونی دایک و باوکدا لەکە چی هاتی وەڵا لەکە باوکم لەگەر بابن ئەی چی یارمەتی دەدای وەڵا هەر بەخۆم باملی دەپرسیمەوەم لۆخم دەبخین لۆخۆ دەتخین ئارۆڵا هەرچت فەرمودە لەبەرە ئارۆڵا زۆر باشە کۆتا فەرمودە چییە کۆتا فەرمودا زیکر و یادی خوای گەورە دەکەین فەرمودەکە چی دەڵێ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویەتی کەلیمەتانی خەفیفتانی على اللسان ثقيلتان في الميزان حيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم واتە دوو شەهان سووکن لەسەر زمان قورسن لە تەرازوی کردەوەکان خۆشەویستن لەلای خوا ئەوانیش سبحان الله وبحمده سبحان الله العظيم واتە پاکی بێگەردی و ستایش بۆ خوا پاکی بێگەردی بۆ خوای نووسن ڕێگاکەم دوورە دڵبێرین دارە هەر تۆی منزورە داوای دەردەکە من ناوم سارا سلێمانە تەمەنم 13 ساڵە و دڵخۆشم کە بەشداری ئەم پرۆژێم کردووە زۆر بە باشی خوێندومە و هیوادارم باشە چی وای کردووە کە دڵخۆش بی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مای شانازیە هەموو یعنی هەرچ فەرمودەکەم لەبەر کردووە سوودەکانی چ بوو
وەڵا سوودی زۆری هەبوو بەو ڕەوشتانەی کە خۆی هەیبوو هەمووی بە عەرەبی کوردی نووسرا بوویەوە. تو هەرچ لەبەر کرد بوو؟ هەرچلم لەبەر کرد. یەکەکەم پێ برێ با بزانم چۆن لەبەڵ کردی ئاین چۆن لەبەر کردیە. خيركم من تعلم القرآن وعلمه واتە باشترین تان ئەو کەسەیە فێری قورآن بوو خەڵکیش فێر دەکات. حەزێکی خۆم بوو داکەم باڵپشتم لەوەی کە من بەشداری ئەو پرۆژەی بکەم. دایکت پاڵپشتی دوو؟ بەڵێ. باشە بۆچی بەشداری لەم پرۆژەیەدا دەکەی؟ ئەم پرۆژەیە لە چی گرنگەکەی لە چیدایە؟ وەڵاهی حەزم لێ بزانیارم هەبی لەبارەی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزێکی خۆم بوو. زۆر باشە. یەکەم جارە بەشداری دەکەی؟ بەڵێ. یەکەم جارە بەشداری دەکەی؟ یەکەم جارە بەشداری دەکەم. دەوای دەرداکەم پێغەمبەر گیانە دەوای تەمە درێژوی پێم بڵێ ئەمڕۆ چه هەستێکت هەیە چەندە کەیف خۆشی کە بەشداریت کردووە؟ زۆر دڵخۆشم کە پرۆژەیەکی زۆر دڵخۆش بووم کە لۆ ئەم فەرمودەیە هەمان پرۆژەیە کە زۆر ئەم دەستەکانی خۆش بێت ئەمانەی کە زۆر باشە سوودت لێبینی؟ بەڵێ. چ سوودێکی لێبینێ؟ زۆر سوودیمان لێبینی و فەرمودەکە لەبەر کرد؟ بەڵێ. هەرچلی؟ بەڵێ. زۆر باش یەک لە فەرمودەکانم پێ بڵێ. فەرمودەیەک رحم الله من سمع حديثا فبلغه كما سمعه واتە ڕەحمەتی خوا لەو کەسەبێک کە فەرمودەیەک لە من دەبیستێت وەک چۆن بیستوێت دەیگەندی وەک چۆن بیستوێت. زۆر باشە. بەتەمام ڕۆستت بێنی؟ ئیشاڵڵا. سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. با بزانم ئەتوو ئەوڕۆ بەشداریت کردبوو؟ نا وەڵا. بەشداری نەکردبوو؟ نا. باشە بۆچی بەشداری نەبووی؟ ئەخەم یەکەم جار ناوم نەنووسی بوو. ئێستا پەشیمانی؟ با. حەزت دەکرد بەشداری بکەی؟ بەڵێ. جاری داهاتوو هەوڵ بدە زوو بەشداروی باشە؟ باش. ئەوڕۆ کەیف خۆش بووی کە دیتدا هەموو منداڵە بەشداریان کردووە؟ بەڵێ. دیمەنێکی جوان و سەرنجڕاکێش بوو؟ بەڵێ. زانم چه هەستەکەت هەیە چەند دڵخۆشی کەمڕۆ بەشداریت کردووە لەم پێشبڕکێدا؟ مەڵێ هەستێکی بەرفراوانم هەیە کە هەموو خەڵکی کوردستان بەشدارن لەم فەرمودەی پێغەمبەرە. بەڕاستی لەسەر هەموو تاکێکی مسلمان پێویستە کە بەشداری بکەن لەم خول و کە پەیوەستە بە دینی ئیسلامەوە و زیاتر بە ژیاننامەی پێغەمبەر. سوودی چی بوو ئەم پرۆژەیە؟ وەڵا زۆر سوودیم لێبینی زانیاری زیاتر فێر بووم یعنی بۆ دەوروبەرم کە بیبەخشن پێم کە ئەوەی زانیشم ببەخشم بە بەرامبەرەکەم. زۆر باشە. چەندەم جارە بەشداری دەکەی؟ وەڵا خۆم یەکەم جارە بەشدار بکەم بەس لە خولی تر بەشدارم کردووە. یەکێک لەو فەرمودانەم پێ بڵێ کە لەبەرت کردووە. بەڵێ. دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم إياكم والظن فإن الظن أكذب الحديث واتە گومانی خراپ مەبن چونکە گومانی خراپ سەردار و ئازیز چۆن لە دڵم دێ بڵێم خوا پێم بڵێ چەند دڵخۆشی کە ئەمڕۆ بەشداریت کردووە لەم پێشبڕکەیە؟ زۆر دڵخۆشم زۆریش باش. زۆر باش بووی؟ بەڵێ. یعنی دەرەجەی تەواو دێنی ئینشاڵڵا؟ بەڵێ. باشە. فەرمودەیەکم پێ بڵێ کە لەبەرت کردوی. خيركم من تعلم القرآن وعلم واتە باشترین تان کەسەیە کە فێری قورآن بوو و خەڵکیشی فێر کرد. زۆر باشە چێ یارمەتی دەدای؟ دایک و باوک. باشە چیان پێ دەڵێ لێرەوە چی بە دایک و باوکت دەڵێ؟ زۆر دەستخۆشیان. بەڕاستی شتێکی زۆر چاکە ئەو پێشبڕکێیانە لە بۆ منداڵان بەڕاستی ئەم بەخۆم کوڕەکەم لەلای شر بەشداری کردبووە شتیژ خوشکم بەشداری کردیە الحەمدوللا دڵخۆشم بۆ ئەو پرۆژانە و پێشبڕکیانە بە باش دەبینی؟ بە دڵنیاییەوە زۆر سوودی بە دڵنیاییەوە. چەندە گرینگە بە تایبەتی لە پشووی هاویندا منداڵەکان لە جیاتەوەی بە ئایپات و بە سۆشیال میدیاوە خەریک بن بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڕاستی زۆر پێویستە زیاتر هەوڵ بدرێ ئەو شتانە نەک هەر جارێک بی یان بەس لە پشووی هاوینبی لە هەموو کاتێک ئەو شتانە پێویستە لەسەر ژیانی پێغەمبەر و هاوڵانی بەڕاستی. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە بەشداربووان و هەروەها کەسوکاری خوێندکاران بوو بەڕاستی ئەو دیمەنەی کە ئێستا لێرە دەیبینن دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش و هەروەها دیمەنێکی زۆر خۆشە ئینسانی موسڵمان ئیماندار زۆر دڵی پێخۆش دەبێ بەڕاستی ئەمڕۆ بە هەزاران کەس تەنیا لە شاری ئەولێر بەشداریان کردووە و لە سەرتاسەری
پرۆژەکەش ئەو کەسانی کە بەشداریان کردووە لەسەر تاسەری عراق زیاتر لە 100,000 کەس بەشداریان کردووە تەنیا لە شاری هەولێر 10,000 کەس بەشدار بوون لەم پرۆژێدا وەوانەی کە بەشداریان کردو دایک و باوچیان زۆر دڵیان خۆشە هەروە خوێن قوتابیان بەشداربووان زۆر کەیف خۆشن زۆر دڵخۆشن کە بەشداریان پرۆژیان کردووە پرسیارەکانیان بەلاوە ئاسان بووە و ئەم پرۆژێ یارمەتی دەربووە هاوکار بووە بۆ ئەوەی زیاتر و زۆرتر فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر بکەن و وارووا لە ڕەفتار و لە گفتار و لە ئاکاریاندا ڕنگ بداتەوە هیوادارم ئەوانەی کە منداڵەکانی خۆیان ناردووە لە پرۆژەکانی داهاتوو بە گەرم و گورتر زیاتر بیان نێرن و ئەوانەی نەیان ناردووە لۆ پرۆژەکانی داهاتوو منداڵەکانی خۆتان بنێرن زۆر دڵخۆش و زۆر کەیف خۆش دەبن تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ